من پێم وایە ئەو ئەنجامانە نەبوون، ڕاپەڕین ئەنجامەکانی ئامانجەکانی خۆی بەدی نەهێنا. ینی لە ڕاستیدا ئەگەر ڕاپەڕین بۆ گۆڕینی ستەمکارێکە بە ستەمکارێکی تر ئەوە شتێکە، یعنی ئێمە ڕاپەڕینمان لە دژی ستەمکارێک کرد یان لە دژی ستەم کرد، ئەمە پرسیارە سەرەکیەکەی. ئەگەر لە دژی ستەم کردبێتمان ستەم لە دوای زۆڵم و زۆری لە دوای ڕاپەڕینیش بەردەوام بوو، ڕەنگە ستەمکارێکمان لابردبێ سەرکەوتوو ببین، بەڵام خۆی ستەم زۆڵم لە دوای ڕاپەڕینیش بەردەوام بوو. ئەمە یەک. دووش دنیای کوردستان لە دوای ڕاپەڕین دنیایەکی بەداخەوە پڕە لە کێشە، پڕە لە ئاشوب، یعنی ئەم حیزبانە بە بەڵێنی گەورە لە شاخ، بە بەڵێنی قەبە لە شاخ خەڵکی کوردستانیان سەرنجی خەڵکیان بۆ لای خوان ڕادەکێشا و گەنجی ئەم وڵاتیان بە کوش دەدا، بەڵام دوای ڕاپەڕین دەبینین شەڕی ناو خۆ دەکەن، دەبینین لە دزینی شۆفڵ و حەفارە و گەڵابە و تەلزین و عەمودزینەوە دەست پێ دەکەن، دەبینین وەکو دوو هێز کە دەست دەگرن بەسەر هەموو جومگە و خێروبێری ئەم وڵاتەیە، دەبینین لە دوای ڕاپەڕینەوە جگە لە دزین و تاڵانی و گومرگ و بردننی سەرۆت و سامانی خەڵک بۆ خۆیان، دواتر بەوەش ناوەستن شەڕی ناو خۆ دەکەن، دواتر بەوەش ناوەستن هێزی بیانی دێنن. ینی دنیای دوای ڕاپەڕین، کوردستانی دوای ڕاپەڕین کوردستانێکە پڕە لە بێئومێدی، پڕە لە تێکشکانی ئیرادەی ئینسان، پڕە لە بێڕێزیکردن بە کەرامەتی مرۆڤی کورد، پڕە لە هەوڵدان بۆ بێبەهاکردنی خوێنی گەنج، پڕە لە کوشتنی ڕۆژنامەنووس و دیل و ڕێخنەگری سیاسی، پڕە لە هەڵاتنی عەقڵ و ڕۆشنبیر و نووسەر و قەڵەم بەدەستەکانی ئەم وڵاتە، پڕە لە جێهێشتنی گەنجەکان بۆ ئەوروپا، پڕە لە داخستنی سنوورەکان، پڕە لە هێزی میلیشیایی کە هیچ کەس لە ماڵی خۆی و لە ژیانی خۆی ئەمین نییە. جیهانی دوای ڕاپەڕین یان کوردستانی دوای ڕاپەڕین ئەو سەرابە نەبوو کە حیزبەکان وعدیان پێدا. هەل لە ڕاستیدا من پێم وایە ناکرێت پێمان وابێ کە ئێمە هێزی شۆڕژگیر و قارەمانمان هەیە لە چواری سێدا، بەڵام ڕاستە و خۆ لە پێنجی سێدا ئەم هێزانە دەبن بە شۆفڵ دز و دەبن بە حەفارە دز و دەبن بە میلیشیا و عەمود دز و تەلدز. من پێم وایە کللتورەکە پێش چواری سێ و پێش سێ سێ و پێش دوی سێ و پێش ئەو بەروارەیە، بەڵام ئێمە ئاگامان لی نەبوو کە ئەوان لە هەر شاخێکە حزبێک دەسەڵاتدار بوو، ئەوان لە ڕەفیقەکانی خۆیان بانگێش دەکرد بۆ سەر سفرە و لە سەر سفرە دەیان کوشتن. ئێمە ئاگامان لێ نەبوو کە 2003 بۆی ئاشکراکردین کە بەشێک لەو حزبانە، بەشێک لە سەرکردەی ئەو حزبانە پەیوەندیان لەگەڵ دەستگا هەواڵگری عێراقی هەبووە. لە ڕاستیدا ئاساییە بەرهەمی ڕاپەڕین وەک خۆی نەبێ، ئامانجەکانی ڕاپەڕین بەدینەیە، چونکە ئەو هێزانەی کە ڕابەرایەتی ڕاپەڕین دەکەن کوڕی قۆناغەکەنین، کوڕی ئەم بەرپرسیارەتێ گەورەنین، ئەو هێزانن کە ئاژ بەتاڵیان کردووە، ئەو هێزانن کە پەیوەندی ژێربەژێر و ناشەرعیان لەگەڵ ساواک هەبووە، ئەو هێزانن کە کللتوری تێکشکاندن و کوشتن و بڕین و ئەمانەیان هەیە، ئەم هێزانن کە بڕوایان بە دیموکراسی و بە ئازادی و بە بیرروڕای جیاواز نییە، لەبەرەوە ئاساییە ڕاپەڕین ئامانجەکانی خۆی بەدینەهێنێ، نابێ بەلامانەوە سیر بێ. بەڵام من پێم وایە یعنی زۆر ئاساییە ئەو حیزبانەی کە کەرکووکیان بەدەستەوە بوو، تەنها نەوتەکەیان دەفرۆشت، پرۆژەیەکیان تێدا جێبەجێ نەکرد، ئاساییە نەوتی کوردستان بدزن، قەرزی وەهمی بێنە سەر خەڵک، ئاساییە بۆ خۆیان ببنە خاوەنی کۆمپانیا و ببنە خاوەنی ملیاران دۆلار و خەڵکیش هەژار و بێدەسەڵات و بەدبەخت بێ، ئاساییە بەلایەنەوە یعنی خۆیان کوردستان بە مڵکی باب و باپیرانی خۆیان دەزانن، داهات و سەرۆت و سامان و قوت و نەوتی و ژێرخان و سەرخانی ئەم وڵاتە بە مافی خۆیان و بنەماڵەکانیان و کوڕەکانیان و نەوەکانیان دەزانن، خەڵکیش بە کرێچی و بە کرێگیرا و بە ژێردەستە و کۆیلی خۆیان دەزانن. ئەم عەقڵیەتی حکومڕانیە بەڕاستی عەقڵیەتێکی مەترسیدارە، یعنی مەترسیدارە بەو معنایی کە ئینتیما بۆ نەتەوە ناهێڵێ، ئینتیما بۆ خاک ناهێڵێ، ئینتیما بۆ وڵات ناهێڵێ. ئەم عەقڵیەتە مەترسیدارە بە معنای ئەوەی کە وا دەکا کە یعنی خەڵک بێزار بێ لە دەسەڵاتی خۆبەڕێوەبەری، بێزار بێ لە دەسەڵاتی کوردی، ناڕەزایەتی بەرامبەر دەسەڵاتی کوردی هەبی. دەزانی
ئەگەر ئێمە پێمان وابێ بەعز شتێکە هەر کەسێ لە ناوچوانی نووسراوە بەعز شتیوان نییە، بەعز کللتورە، بەعز ڕفتارە. ئەگەر من بڕوام بە ئازادی ڕۆژنامەنووسی نەبێ، ئازادی ڕادەربڕین نەبێ، ئازادی کاری سیاسی نەبێ، کەواتە لە هەر شوێنێ بم بەعسیم ئەگەر لە ئەڵمانیا دابنیشم بەس من بڕوام بە کوشتنی مرۆڤەکان هەبێ، بە سووتانی ژینگەی وڵات هەبێ، بە وێرانکردنی گوندی خەڵک هەبێ، کەواتە من بەعسیم. ئێمە لە دوای ڕاپەڕین نەمانتوانی قۆناغی بەعس تێپەڕێنین، وەکو کللتور نەمانتوانی. لە دوای ڕاپەڕین تەسکەی حزبیمان بۆ دامەزراندن هێنایە گۆڕێ، لە دوای ڕاپەڕین دەست بە سەراگرتنی مڵکی خەڵکمان هێنایە گۆڕێ، شەڕی گەڕک و کۆڵان و عەشیرەتمان دروست کرد، شەڕی حزبمان بەرپا کرد، دەستوری مەدەنیمان نەنووسیەوە، یاسامان سەروەر نەکرد، میلیشیامان دروست کرد، هێزی چەکدارمان پەرەپێدا، عەقڵیەتی شاخ هات دەستی بەسەر شارەکان ناگرت، هەمان کێشەکانی شاخمان گواستەوە بۆ شار، نەمانتوانی قۆناغی شار تێپەڕێنین. هەموو ئەمانە پێمان دەڵێ کە ئامانجەکانی ڕاپەڕین بەدی نەهاتوون، بەڵکو ئەوە لە ڕاستیدا سەرابێک بوو لە دوورەوە پیشانی خەڵک درا، بەڵام لە واقعە شتێکی تر بوو.